والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵم بە هاتنتان ئینشاء الله خی گەورە موفق و سەرفراز و سەرکەوتوتان دەکا لە یەکەم دەرس بە خێراتنتان دەکەم ئینشاء الله خی گەورە نیەتەکانمان ساف دەکا لە بۆ خۆی فی سەبیل الله هەر وەکو دەرسی دەعوە فی سەبیل الله کە دەکرێت. طبعا بەڕێزان مەوزوعی داعوە و داعی و ئەو زۆرە شتانە کە ئاماژەی پێ دەکرێتن بەشێکی زۆری ئەوە ئیمام هەم ئەمەلیشی تێدا هەم نەزەریشی تێدا هەیە. دروستە؟ ینی شێوازەکەی نەزەری لەوانەیە وها کتابەکە لە بەرچاوتان بڕە گەورە ئەوانەبی بەس لەبەرەوەی زیاتر داعوە چییە؟ بریتێ لە ئایەت ئەحادیث قیسەس یعنی ئەو زۆرە شتانە شتێکی قورس نەبی لە بەرچاوتانە یعنی سەبر لەگەری دەڕۆم بەسەر بهێن کتابەکە لێمان مەطلوبە ئەمە هەموو جارێکە دەست بە تدریسەکەن یەک شت دەڵێن هەوڵ دەدەین کتابەکەی تەواو بکەین لەو مدەی مەحدودەی کە دانرا بێ من البداية إلى النهاية إن شاء الله. بەڵام شەرط نییە هەمووی داخیلکەین لۆی امتحان لەسەرتانە زەحمەت نەبی خاستەنەوەی بڕێک لە عەرەبی ضعیف بی لەوانەیە قورس بی لەسەری یعنی حسابی تەڵەبەیەکەکەین زیاتر کە ضعیف بی نەک حسابی تەڵەبەیەک کەوا مستەوای بەرز بی إن شاء الله سەبر لەگەری دەڕۆین تا تەکمیلی دەکەین. جا ئەوەی کە ئاماژەی پێ دەکەم مەسەلەن ئێمە طبعا ئەو کتابە پێویست ناکەم مؤلفەکەی مەشهورە و کابرایەکە وەفاتی کردی ڕەحمەتی خوای لێبی لە مقدمەی مؤلف قسەیەکی جوان دەکا. طبعا من عیبارەتەکان ناخینەوە ئیلا ئەو جێ کە زۆر زەرور بێ ئەو جێ عیبارەتەکە دەخینەوە ئاماژەی پێ دەکەم. ئێستا موضوع و بابەتی دعوە لە پێناو خوای گەورە دعوە لە پێناو خوای گەورە مهمەی پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسسەلام یعنی یەکێک لە مهمە هەرە گەورەکانی پێغەمبەران بریتی بۆ لە چێ دعوە بووە یعنی خەڵکیان بان کردێ لەلای دینی خوای گەورە. یعنی ئێستا تو لەوانەیە ئەو مەفهومە بە شێوازێک وەری بگریتی بەش دەزانین و یعنی باشە و خەڵک دعوەی دەکا و باشە کات چ دەکەیت بزانم چ دەکەیت یعنی دەبێت بێ مەیدانی عەمەلی لە ئیشەکاندا چونکە تو تەماشا ئاەتەکە خوای گەورە چ دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا. چی قسەی لەوە جوانترە کە بانگی خەڵکی کە لۆ ڕێگای خوای گەورە بزانە بە خوتبە و وەعز بە ئیرشادات خاستەن ئێستا ئەو دوایی لە وەسایلی داعوە ئینشاءالله ئەمە دەیخینین یعنی ئاسانترین شت پەیدا بۆ لەبۆ داعوەکردن لە ماڵی خۆت دانیشتی شتێک بڵاوەکەیەوە دەنێری لە بۆ عالەمی تێگەی یعنی زۆر شت ئەتوانی لە وەسایلی داعوە بەکاربینی کەسی ئەو ڕووکە ئێستا خەڵک بینی سستە بڕۆ خەڵکەکەی بێدینە عەلمانیەتە ئینسانی زۆر خراپە شەو ڕۆژ خەریکی بڵاوکردنەوەی شتە شەو ڕۆژ شت بڵاوەکاتەوە بە بەردەوام ئەکتیڤە سەفحەکەی معدل خەڵکەکی زۆری لەگەدایە لەسەر خەتدا قسەیان لۆ کەشتیان لۆ دەرێ ئەو لەسەر باتیلەکەی خۆی ئەو هەڕشتە دەی باشە دیمە لەسەر ئەو ئیسلامەتی خۆمان یعنی دەبێت کەواتە ئێمە هەر هیچ نەبی هەست بکەین کەوا قسوورمان هەیە یعنی سەبر بەرەو زیاتر دەڕۆین و بەرەو پێشتر چدا مؤلف مقدمەیەکی نووسیە لە مقدمەکەی هەندێشتی بەڕاستی بە گرنگ دەبینم تێدا هەیە یعنی دەڵێت داعوەی ئیسلامی لە بۆ ڕزگارکردنی هەموو عالەمە یعنی لە بۆ کەسێک و فئەیەکی دیاریکرا و تایبەت نییە ئینەما لە بۆ نەجاتدانی خەڵکە چونکە خوای گەورە کە دەفەرمێ ئولایکە يدعون إلى النار والله يدعو إلى الجنة. باشە خەڵک بانگی خەڵکەکە لۆ ئاگری لۆ دۆزەخ بەڵام پەروەردگار خەڵک لە بۆ بەهەشت بانگەکە و ئاماژەی پێ دەکا. جا طبعا هەندێک حەقایق لەوەی کە ئێستا لە طبعا ئێمە زۆری هەیە کە نەچوە لە وڵاتی ئەوروپا ئەوانە زۆری هەیە خەونی پێوە دەبین و پێی معجەبە ئەو شتانە لە ناوەڕاستی ئەو کتابە ئەگەر تەماشا بکەی کۆمەڵی حەقایقی تێدایە لەو وڵاتانە یعنی کاریسە هەیە لەو جیهانە و نەزانی ئەوەی دەستنوێت دەرهەمووی لە ناو ناز و نیعمەتە و یعنی هیچ ئیشکالیەتێکی نییە. ئێستا لێرە تەماشاکەی یعنی ئەحسایاتی وای تێدایە بڕێن بۆ نمونە یعنی هەندێک شت کە باسییان کردووە زانایان یعنی بەس لەوەی کەواڕووەدا بە نەخۆشی زوهری ساڵانە لە فەڕەنسا دەڵێ 30,000 کەس تووشی ئەو جۆرە نەخۆشیە دەبی و پێ دەمریت یعنی حتى اعترافی خۆیان فەڕەنسا کە ئەڵمان ئەوێن دەریگرت هۆکارەکەی چ بوو دڵێ ئەمە بە دوای خمور و ئافرەت و خراپە و بێ ئاگایی کەوتین کاتێکی جێیشی ئەڵمان گەیشتە سەریان لە خلالی 2 هەفتەدا هەمووی گرت بە کامل باشە یعنی
ئێستاش تەماشا دەکەی لە زۆربەی وڵاتەکاندا کە ببینێ شوێنەکانیان جێگایەکانیان ضعیفە زۆر بە اعتیادی دوژمن بە شێوازی جۆرا و جۆر ئەچیتە ناویان. اینجا تەماشاکە لە ئەمریکا دەڵێ ساڵانە إنه يسقط فيها مليون حمل على الأقل في كل سنة ويقطع آلاف أولاد من فور ولادتهم. يعني مليون 1 مليون منداڵ ساڵانە لای کەمی ئەوە لەبار دەبردرێت بە زۆری منداڵەکان لە کاتی ویلادە دەکوژرێن. نسبەی تەلاقیان لەکن لە ساری 1946 بووە، نسبەی تەلاق لە ساری 1948 بووتە 140. یعنی زۆر بە شێوازێکی ئەوە مؤلف زۆر شت ئاماژە پێ دەکە بەس پێم خۆشت دوای خۆتان بخین و من هەر هەندێک شت ئاماژەی کەوا پێ دەکەم کەوا تێیدا وجودی هەیە. جا أو شتاني كذا كذا يقع في أمريكا 4.5 مليون جريمة خطيرة تقع كل عام. همو صالك تن رودا 4 مليون جريمة لأمريكا رودا 4 مليون عدد أمريكا سندا 8 مليون زيادة سند زيادة 330 مليون كست تبع درسته. يعني لو أعداد استمشادك ولا هي بيشي أو جريمة أو هبو شوازي ذهبوا كم مؤلف كردي كردي تودر جريمة قتل كل مثلا 29 دقيقة ب29 دقيقة يكك دقيقة 29 دقيقة يكك دقيقة ببردوامي أو جريمة اغتصاب وزنا لحفظ دقيقة يعني بردوام سرقة لحفظ ثانية حفظ ثانية دزيا قرودا حفظ ثانية دزيا قرودا جوال جرا وهم كاميرا وهم وسائل پاراستن و زۆر تەکنۆلۆژیایەکە لە پێش چاویان هەیە هەر زۆر لەوە زیاتر دەبێگەرە وەسائلانە نەبی. مخدرات لە ناویاندا شعبی ئەمریکی تا ساڵی 75 دەڵێ نسبەی 190 بوو، ئێستا لە ساڵی 78 دەڵێ 149 بوو. یعنی ئەوەندە لە ناویان باو ئەو زۆرە شتانە. ئینتیحار ئەوە یەکە لە ئەسبابەکانی دیکە بە هەمان شێوەکەوە ڕوەدەن. جا کۆمەڵێک لەو شتانە و لەو ئەسباباتانە مؤلف هەمووی زۆری کە ئاماژە پێ دەکا زۆربەی زۆریان ئەو هۆکارانەی کەوا حتا لە دانیمارک کە ئەوەیە کرا لە ساڵی 70 یعنی مەزاهرەیە کرا داوای چیانە کرد زۆربەی زۆری داوای ئەوەیان دەکرد کە ئافرەت بگەڕێتەوە سەر ئەسلی خۆی لە ماڵ و منداڵ و پەروەردەکردن و ئەو جۆرە شتانە. طبعا ئەمە لێرە مەبەستمان بزانە شتی ڕئیسی کە ئاماژە پێ دەکەین للا قرر لك من 65 أبا تماشاك أو هو كاراني كلناكم القادة ليان بلاوغوا يك البلوغ في المشروبات الكحولية برو ببيني استاش لويندر لأمريكا لولاة غربيانا يعني برهاي أرق هذا نخل يعني تو قبتي مجتمع كتير استا قبتي وكو واقعي استا ايرة تبقى بزانا تماشاك أقر شت لهر وڵاتێک دا کاتێک ڕەواجی زۆرە کەوتە سەری یعنی زەریبەی زۆر لە سەدانێ سعری گران دەبی بەڵام ببینێ ئێستا لە کوردستان تەماشایکە بۆ نمونە یعنی وەکو کابرایەکی داعی ئاوا فکری لێ بکە لە هەموو شتەکە زیاتر ئارەق و جغارێ یعنی دەکرێت پاکەتێک بەو هەموو زەخامەتی ئەو دروست دەکرێت و ئارەقیش بەو هەموو مودەیە کە هەر دەگیرێت دوایە دێ تەماشا دەکەی ئەویان بە 1000 دیناری 1400 ئەویان بە 1000 بە 2000 يعني سعرەکەی زۆر هەرزان کرایە لۆ تۆلۆی تا کەم زۆرترین فەرق ئەگەر کەمترین تەمەنیشی هەبی بتوانی بچی بیکە بتوانی بێ ئاگابی یعنی ئاگای لە واقعی حال و دەوڵەت و بەڕێوەبردن و ئەو جۆرە شتانە هیچیان نەمینێ لۆی ڕەهایی ئێستا یعنی مەسەلە خەڵکەچی لە جادەی دادەنیشی ئارەقی دەخۆکەوە لە هیچ لە دنیایە نیە لە شتیوان نابێت ئەوەی کەمێ سەفەر و شتیوای کردی دەزانی یعنی لە شوێنی گشتی نابی لەسەر جادە نابی شوێنی تایبەتی هەیە بار هێجێ هەیە كبرتي لبي عرقي دخوا أما مسموح نية حتى عملتوش شيء أبون سايخانة أجر سايخانة بي هيت بس سايلي هيت شتشكيني في ما قول ده سيدادا نشي كبوا كافتي يا دري دبي قفات كي دومينية كي طاولية كي سدا كي نرجليه شبيه قفات بي إيره ببوزو دي لسه زادة دادا نشي دخوا برو إسكان بي بينه كل أقل سلاقي دانا تيجي لنا ودي زادة كي دانشتي أوا يعني وكو بري بيسر وبريه لولاد دا وجودي هيا چونکە ئەوانە شارستانیی وڵات ناشر نەکە یعنی بە وڵاتی دواکەوتو یعنی سیستەم نییە حتا تو لە بۆ هیچ شتێک دروستە بەڵام ئەوەی کە لە ئیسلامەتی باسەکرێ مەمەبەستان پێچیە هەرزانکردنی شتی خراپ
دلیل ئەوەیە کەوا لە دەرەوە دەستیان لە ناو خاک و وڵاتی تودا هەیە دروستە ئەگەر نابڕۆ ببین ئێستا لە هەندێک وڵاتاندا 300 شەریکاتی جغارە و ئارەق زیاد دەکرێت ساڵانە بە بەردەوام 300 بووە یعنی مەسەلەن ئەگەر شتە 30 دینار بی حکومت 6 دیناری وەردەگری بەس ئەوەی زەریبەی ئەو شتە لۆچە هیچ غارێ هی ئارەق بە هەمان شێوە مەخۆ قەرێ مەخۆتەوە لۆی ناویان لێنە شەریکاتی جغارە شەریکاتی قەتلی پێدەرێن ینی ئەوەندە خەڵک ساڵانە پێدەبرین هەم نسبەکەی زیاد دەکات هەم ئیسیفادەش لێ دەکات لۆچە ئەو وڵاتانە لە بۆ بودجەی داخلی ئیشی پێ دەکات بۆ پارە ناوی ناشخوا با نەخواتن بەڵام لە وڵاتی دیکە بڕۆ هەرزان بینێرە تەوزیعیکە ئەوە یەک دوو ئیدمان على المخدرات ئەوەی کە ئێستا لە مخدرات دەگوترێ و دەکرێ یعنی بەڕاستی کاریسەیە یعنی تەماشاکەی لە زۆربەی جێگایەکاندا یعنی مخدرات لەناو گەنجەکان لەناو جاحێرەکان ئێستا لە هەولێر چەند مەقالەیەکیان نووسی لە کافتریایەکاندا بەشێک دەداتێ نابینی ئێستا تو دیتی دە جاحێر کە هێوارە دادێ مێشتی ڕناوەستی ڕاست غارەدات و کافتریای هەموو ڕۆژێ لۆ چونکە وایان لێ کردە ئیدمانیان کردیە تو نازانی ناو ئەو نێرگەلەیە چی تێدایە شتی خراپ تێدا دەکەن لۆ ئێستا جاحێرەکان چەند ئاەت و حەدیثی لۆ باسەکە هەر غارەدات و وێندەر هەر دەست و وێندەر لۆ چکە مادەی تێدەکەن يعني نبرين مادة مخدرات وصرف أوانا باي أوانا تيدا كيتو إدمان لسر يعني بردوام بتواني بقريه وين در دبي بتيو أوين در زالو براستي كارثة يعني ألو ولات أنا بزور بزوريكا زور زاري جواهي كدا جيرين وحكم درين وزاري واي بواسطة بردرين وأوانا أجر سيطرة نكرة سري يعني براستي أوش ولات ويرانا كخاصة استا لديانا أولا لبرويو كردان لإيران قرانا ولا من در زۆر باوتر و ئەوە ترێن زانوی ئینسان دەبێ ئاگاشی لە منداڵ و کە سوکاری خۆی هەبی چکە هیچ شتێک بەقەد مخدرات زەرەری نییە لە بۆ ئینسان یعنی ئێستا من میثالێکی زەندی بەس با ناوی کەسەکەنەی مامۆستایەکە مرتخوا عەفویکە یەی لە خەفەتی کوڕەکەی مامۆستایە چاین بوو لە هەولێر خەتیبش و خوتبەیەدا ناوی نینیەگە دەشی ناسی بەس دووەمانە وەکو میثال ئەولادی دوو جاران گیرا لەسەر مخدرات ئەولادەکەی یعنی دوو جار لەسەر مخدرات گرتە مامۆستا جنابة خطيب فلان كسي ولا إمام خطيب فلان مزقتي ولا ورد أو فرقة جيران لسه مخدرات جاو كريستال وكريستالي يستاهي دي إخوات كبخوي بدام حدانان للتلفزيون من بخوم دي تم تماشى مكرد يعني تو تصورك طلب ما نجيب 25 ورقم ورده قرت لشركاتك دا يشم دكت كاسبية كم لدستا خيزانم هبو من ضالم هبو طلاقم دا بابي شم بخفتي من عمر باشا يعني بس تماشا كو أو مالي ويران كرت كو تيشي داو يعني نيهج بزانا تماشا ما قبل عائلة ما أوها نا أتبيت هاود لسربي نابي بيني لأفرادي تو أو اشتروا ذا شكا كجيش تناوي تو تأثيرت بيناكري هيت بيناكري استما زور زار دلن دعوة وكو شترنا مامي قوايا داي سنين أجا خوار روي لقس كيه براستي كيوا دارة شي لقداني بي بستيوا نيلي بابي الشيني هيتي ليني حتى قوردي بوشي كوتا سربي خوي توا باشا بس ئەگەر خوار ڕۆی و لێی گەڕێ هەتا گەورە بووتەوە پێ چارەسەر ناکرێت چکە چارەسەریەکەی ناکرێت لەبەرچی ناکرێت لەبەرەوەی ئەو تا ئەوە وەزیعەتەکەیتی کە ئێستا دەبینی ئەو خراپەیە بەسەر خەڵکداتی ئەو فەرموویەک لە عایلە زوندوەکانی ناوشاری هەولێر ئەوە لەبەر چاومە ئێستا کوڕەکە وا من قسانەکەم لە سزنەیە یعنی ئێستا لە سزنەیە حالی حەزر بابیشی بە خەفەتی وی مرکە ئیمام و خەتیبێکی چاک و بلیمەت و ناوداریش بوو بە خەفەتی من ڕاست چەڵتە لێی دەمرد جاحێریش بوو نەک برێن پیر بوو یان أو جاتو تماشاكا أو تشلا مالك عندك أو نوع عشتك بريو هو كار المجتمع كان دي إجزار زور لنا ومش خريكة وبيدا بيو هي وجودي هي تبي تزور أقعد لي بخلق نروى له مسار خرافي استرسو كباري زور بيدا ذكر لو يزاحر زور قوي ده مثلا مبلغ زور يدني زانتا يكمل بسليمان يعني السليماني لو ما بين هوليري دائما يكشد بكبزان وكو كسيجي داعي قاعدة هر شتيشي أم بيجوتي مقارنة كهم عالم زانيتي أو خلق هم يزانيتيا هيجني بروبيكا شد بشاروي مكة قات يعني خود بخود لخود دا بفرسا اگر اوش اشكرابو تسدبي يعني تسدبي والله خراب هنا تو مرتاح مشكلة من استمزور ذا لكل يوم من الجامعة مثال لطلبينا طلبة عزيزة حتى ورقي سبيشة داتو ما مستا بيمنتا دانشتي دانوسي نانوسي ورقة داتو ما مستا بس غشي كرتي لي دي رزيلة بي نك رزيلة بي دركريت دري إهانة دكريت وانيا لو خد ولا دكريت دانيش مرتاح بيمنت باك قريما أو درس ساقي باب رولو دوري دوم لو امتحان ساقي لو يديكا
بەس مەیلە ئێستا غەش ئەگە ئاشکرابی چ لێ دێ صاحبەکەی ڕەزی لە وایە یاننا کەواتە ئەتون نابی بێلی وەکو داعی بە هیچ نەوعەک شتێک بێتە سەرت کە بە دیار کەت لە ناو عالەمێدا ئیشکالێتە لەسەری نابێ هەبی دروستە جا لێرە ئەمە مەبەستمان پێی چییە یعنی ئێستا بۆ تەماشا دەکەی ئەوانەی کە لەسەر مخەدەرا دەخیلێت و کە لەو وڵاتانە و لەو جیانە ڕوەدەن یعنی هەر کاریسەی وا نییە یعنی هیچ تەوەقوع ناکرێت کە ئینسان ئەولادی خۆی لەسەری کوشتیە کە داک و بابی خۆی کوشتێ جەرائیمی ئەنجامدا شتی زۆر کردیا دوای و ئینشاڵڵا لەسەر مەسائیل مخەدەرات جارێکی دیکە ڕادەوەستی بەڵام وەکو شێوازێکی عمومی